کەسێکم ڕۆمیوانی منە ئەوش سوپاسی ژەنیاری بەتوانە مامەسا حەمید جانەکەم حەمید ژەنیار حەمیدی کەمانچە حەمیدی ساز حەمیدی عود حەمیدی گۆرانیبێژی دڵخۆش حەمیدی دنیای بەهرەمەند حەمیدی موزیکی سەرشەقام نازانم چۆن مامەسا حەمید وەسف بکەم لەگەڵ کاکە ئالانجان ئەمڕۆ لەگەڵ منن لە ستۆدیۆیە بەڵام میوانەکەمان زۆر ئازیز و تایبەتە ئەوێش هونەرمەندی دەنگزوڵاڵی دەنگخۆش کاکە ڕزای کوردەوارە کاک ڕزاجانیا خۆ بەخێربێ سپاسان دەکەین ئەوساگیان هێوادارم نەورۆز لە هەمووتان پیرۆز بێ لە هەموو گەلی کورد پیرۆز بێ هەر لە خۆشیدا بن نەورۆز لە هەموو کورد پیرۆز بێ لە تۆش پیرۆز بێ من جاری ترش هەر نەورۆز بوو بێرمێت بە بۆنێ هەرە مامەسا حەمیدە و کاکە هەرێم کاکەی کە لێرە و سڵاو و ڕێزی بێپەیانی بۆ نێرم کاکەرێمی سەرۆکی کۆمەڵی ڕووناکبیری ئەرسان شانسمە بۆ ئەم دەنگخۆشی بە من ناسان ئەمە دووەم جارە ئەمە لە دوو نەورۆزە من شانسمە بۆ لە جۆم لەو دەنگە خۆشە بێ سپاس دەکەم وەڵات ڕێزی منیش بۆ سەرۆک کەریم کاکەیی کە هەمیشە پشتیبانگیریەکە لە هونەرمەندەکانی ڕۆژهەڵات پشتیبانمانە ڕێز و سڵاوم هەیە بۆ سەرۆک هەریم کاکەی بە هەموو معنە ئەرێم کاکەی سەرۆکە چونکە بەڕاستی سەرۆکێکی ئەمەە جوانە دایمە کەلتورەکەی پاراستووە سەر و سیما و هوەر و هەموو جیانی کللتور و هوەرە من سڵاو و ڕێزی بۆ ئەنێرم سوپاسێکم بۆ دیارە جوانەکەی جا منم ئێمە ئەم بەنامەی ڕاستەخۆ پێشکەشەکەین هەر سێ ژمارە مۆبایلەکەی ڕادیۆ گەڕیان 0 471 52 64 و یاخۆ ژمارە مۆبایلی 0 ڤایبەر یاخۆ ژمارە مۆبایلی تری ئاسیامانەیە کە 0 وەتساپە ئێوە دەتوانن پەیام و پیرۆزبایەکانتان بەبوونی نەورۆزە بنێرن بۆم بەرنامەیە یاد پرسیارێکتان هەبێ منەمەیە چڵە نێرگزی یەکەمی ئەم بەهارەوە ئەم نەورۆزە یەکسە میلۆدیەک بێ لە مەقام و بەستێک بە دەنگە زوڵاڵەکەی کاک ڕەزا کوردەوار بزانن ئەو ناوەی چۆن حەڵال کردووە ئەڵە کوردەوار جۆمە لەو دەنگە خۆشا بێ لەو بەستە و مەقامە لەگەڵ کەمانچە جوانەکەی کاکە حەمید و کاکە ئالانە بەیەکەوە چینە لای یەکەم دیاریمان
اگر من مردم دین من ولد بوی نایدم آلگم وای کوی دلی نوی نایدم آلگم وای نازار باوانای بزم مانم شو بزم شاهانه بزم مانم شو بزم شاهانه دوس ویاد کردن رسم مردانه دوس ویاد کردن رسم مردانه چاوری دوسم دوسم ناتاوه چاوری لبسك خوبي نرودان لليم لبسك خوبي نرودان لليم ايش للاما وهجو افسانه ايش للاما وهجو افسانه ابرو كماني سرولي مشيوان ابرو كماني شوان برمياد أو آخر بيمانه برمياد أو آخر بيمانه فقدت تواي دلم بشكني فقدت تواي دلم بشكني إشارة قانن قشي بهانن إشارة قانن قشي بهانن خولي مهارمة بريشان هالم خولي مهارمة هر وقت ببینم دوست لدرانم هر وقت ببینم دوست لدرانم
بەخێر بێنەوە کوردەواری هەرڵە بەخێر بێنەوە کام تۆرە دەستان خۆش بێخوا خۆشەویستانم پێشەوەی بێمە ناو بەرنامەوە بەڕاستی لێتان ناشارمەوە لەوەیە بووین خۆمان ئامادە بکەین و لە پێشوازی مامەستا حەمید و کاکە ڕەزا و کاک بورهان بکەبێکەوە هاتنەوە یەک هەواڵی بروسکە ئاسای زۆر ناخۆش ئەم شتا مێنێتەوە بۆ مێژوو لێرەیە بڵاو بۆەوە نازانم چی سوود لە مردنی هونەرمەندان ئەبیننیان ئەو کەسانی کە چاویان بە هونەرە هەڵایەت ینی زۆر عیبە جارێکێک لەوانەیە کە بڵاوی کرد بە خۆی هونەرمەندە قەینا براکەم ئەگەر تۆ بەڕاستیش نەتبیستووە نابێت تۆ هەواڵە چیوان ناخۆش بڵاو بکەیتەوە باوەڕتانە بێم دنیامێ بەرچاو تاریک بوو هەواڵی درۆ و چاواشەکاری کۆچی دوایی پاشای مەقاماتی کوردی پاشای مەقاماتی گەرمیان ئیمپراتۆری مەقاماتی ئەم سەردەما بۆ هونەری کوردی مامەستا شکووری خەیات بڵاو بوو بۆ بەڕاستی هەر خوا ڕەحمی کرد مامەستا حەمید پێشەوە لە بەرنامەیەک ترا بوو لە ڕادیۆ سلێمانی ئەوە نەوایە نەبیست بوو ئەجنا گەرۆک و مەمتان بیستایە من ژیانم لێ زۆر بە پەلە تەلەفۆنم بۆ کرد مامشکور هەروەکو هەمیشەیی خۆی پیاوە خاچی و جوانە و سادەکە دڵی یامەوە ئەو دڵنەوەی منایە ئەو سەرخۆشی ئەزای من چاقە بەدەخۆم ئەزایم پشت مەشکە ئەو دڵنەوەی منایەوە کە خەم نەخۆم شکوری جنیە من وتم بەخوا نەخەم بخواردە بەڕاستی زۆر خەریب و من بمرم بۆ هەڵە بەڕاستی خۆت زای مامەستا حەمید من لە ڕێگەی مامەستا حەمیدەوە بۆ یەکەم جار بە خزمەتی مامشکوری خەیات گەیشتم هەر بە یەک شەویشمان بۆ کە ساڵی پێم وا بێ 2007 بوو یا پێشتریش بوو بەخواگە پێشتر نەبوو بێم لە ڕادیۆ کاتە ڕادیۆ مەڵبەن شتێکمان بۆ کرد 2006 بوو دوای 2009 شتمان بۆ کردەوە لە زەردەشت ئیتر لەو کاتەوە پیاوە ڕەجی خۆشەویستی داکتەوە لە دڵی ئێمەیە چونکە پیاوێکی ئەمەنە سادە و خاچیە بۆ هەموو لێزانی خۆی لە مەقاماتەوە یعنی یەک تەلەفۆنی بۆ کە گاتە سلێمانی بۆ بەرنمەیەک بەڕاستی دوێنش لە بەرنمەیەک بۆ لێرە لە کۆمەڵ و کەلەپوری فۆکلۆری کورد کە دوێنە لێرە بووە هیوای تەندروستی باشی بۆ خوازم تەلەفۆنێکم لەگەڵ کردو ئەمڕۆ بڵاویشمان کردەوە لە پەیجی گەڕان میدیای توان سێریکەن مەقامێکیشی پێشکەش کردی بۆ هەوادارەوەتی شکور من ما هەموو سەلامەت و سڵاهم بگەێنە بە هەموو یا خواسە من هەواڵی مامەستا حەمیدیشم پێگەیان چکە بەلای من هات مامەستا جان زوو ئەم شتانە ڕۆیە ئێمە لەناو هەموو خەمەیە ئیشەکەین لە گەڕان میدیا هەموو دنیا سەرقاڵ بووە بە شەڕ و بە جەنگ و بە بێموچەی و هەتا ئەمڕۆ موچەی خانەنشین زۆری وەنەگیراوە خەڵکێکی ئەو خەڵکەم یاوەری ئێستاوە قەیرانێکی زۆر ناخۆش لەو لاشەوە ئەڵێ ئەم دنیای هەر هەوی بە کورسی سەر کۆمارەوە گەریشەڵا حل بووی تر نییە خۆشگوزەرانی بۆ وڵات ئەموو یەگەڕێتەوە سەر کۆماری ترواکە هەموو خەڵک جیرفانی پڕێبێتەوە لە پارە و دڵی خۆشە بێ نازانام سوادێک چیە بەڵام مهمە ئێمە ناوەستی سەر کۆمارەت کەسەکە لە ئێسە پیرۆزی بێ بە زاگای لەو میلەتە بێ مهمە ئێمە هونەر کە زاگەی لە هونەر مامەستا حەمید باسی مۆسیقای سەرشەقامەکە ئەوەش ناکەن هیچ حکوومەتە هیچ دەسەڵاتە بەقەدەر بڵێم هیچ ینی کە پێڵم هیچ بایەق بە هونەر نهێن ئێمە خۆمانین لێ ناگەڕێن هونەر بوەستێ ئەمانەی هونەرەکە پەچی نەکەوە تا لێرە دەستی ئەم هونەرمەند باجەکەین دەستیەوەی ترماجەکەین بە خۆبەخە شەو ڕۆژی شەکەین ئەو پیاوە مۆسیقا باتە سەر شەقامەکان کوچە کۆڵانەکان هەر ئێمەش بین بێکەوە یەکەم کەس مۆسیقای سەر شەقاممادایانە لەگەڵ مامەستا حەمیدەیە ینی ئێستاگە هونەرمەندانەوە نەبووە ئەو ڕێچکێشمانشکان کە شەرم دەکەن لە کافتریا شتەکانە جینا بە قورئانە مردن نەبرسا بەزنی ئێستا مامەستا بەلای موزیکەکە ئەگەرەوە نەبووە بەڕاستی مامەستا هونەرمەند یعنی چی بکردە لەو زروفە نازانم خەڵگە زانێت جەماوەرە زانێ نزمترین ئاستی موچە لە دنیای موچەی کارمەندی ڕۆشن بیریانی لە هەموو موچەکان کەمترە هونەرمەندێکی دێرینی وەکو مەحموود محەممەد کە ئێستا ئیتر لە لوتکەی هونەرایە شکور خەیاتوانە سەیریان کە بزانە موچەکەیان چییە لەبەرەوە باو هەموو خەمە بە بابکەین لەگەڵ بەستێکی تراجە گوێنێت ئەگەر ێ شتێکتانی ڕوونکردنەوەی باسی بکەی مامەستا گیان کاکە ڕەزا لەسەر شکر خەیات لەسەر خۆتان وەڵام من سەرەتا زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ ئەو دەرفەتە گونجا کە من و کاکە مامەستا ڕەزا کوردەواری خۆشەویست لەگەڵ کاکە ئالانی خۆشەویست ئەمڕۆ بتوانین ئەو دەرفەتە بۆ ئێمە گونجاو بێت هونەرێکی باش و ڕەسەنایەتی پێشکەش بە هەواداران و گوێگرانی خۆشەویستی گەڕیان میدیا بکەین جێ خۆشحاڵیە کە من ئەمڕۆ لەگەڵ ئێوەی خۆشەویستم دوای گفتوگۆ لەسەر بابەتەکانی تری میوزیکی سەرشەقام و هونەرەکەی کاکە ڕەزای خۆشەویستیش دەدوێن خزمەتان دەبین باسە بچینەوە ئێرەتان ئەوەدان کردەوە قوربانم لە خزمەتان خزمەت گۆران دەردوێن تەواکەڵوانە بێهار
شماڵەوە دەردت وەلیم دەردت وەلیم دەرد باڵاگای بەرزت وەلیم دەردت وەلیم وای دەردت وەلیم دەرد باڵاگای بەرزت وەلیم دەرد چاوەی لێ مەسدەلیم دەرد چاوەی لێ مەسدەلیم عزیز شادر نزارن ولا بالا پوشم بی امان یسا پیر بیما ولا قلم رزیایا بوان قل قل نزارن ولا للیم توریایا درد ولیم درد ولیم درد بالاگای برز ولیم درد ولیم آی درد ولیم درد بالاگای برز ولیم درد چاویله مسدلیم درد چاویله مسدلیم عزیز درد لگانه ولا بازنا كيراوي امان شمان بالخون شاي ولا شونم لداوي امان شمان بالخون شاي ولا شونم لداوي درد وليم درد وليم درد بالاقاي برز وليم درد وليم اي درد وليم درد بالاقاي برز وليم درد شاويله مسدليم درد شاويله مسدليم دەستان خۆش بێ دەستان خۆش بێ بەخێر بێنەوە دەستان خۆش بێت مامۆستا حەمیدجان باسی ئەوەمان نەکرد کە من لێرەمە بە بیسەران بڵێم کە ئەوانیش بیسەرانی خاستن گەڕیانێ فێم کە سوپاسی بێ پەیانی مامۆستا حەمید بکەن هەر شەیەکە و لایڤی هەیە ئێمە بۆ بەیانی گۆرانیەکانی لایڤەکەی لە ڕادیۆ پەخشەکەین بۆ زانینە ئەوانەی دانا پێنجۆنی کە ڕێزم هەیە بۆی ئەوانەی کە ئۆستا جەلیل کۆرە ئەوانەی نازەم وەڵا بڵم چیە لە هەر دانیشتێکی گر بێت ئەوە تازانەشەوەی کە لەگەڵ گروپی یارسان ئەوەی لەگەڵ کاکە سامان زەڕەنگار لەگەڵ چیتر وەڵا نازەم زۆر دانیشتان کرد بۆ یادی ماملێ ئێمە هەموو ڕۆژانە لە ڕادیۆی گەڕیانەوە گوێبیستی بەرەمەکانی مامۆستا حەمید ژەنێرە بین دەستی خۆتە گرنگەوەی ئێمە هونەر بکەین کاکە جەزای خۆشەویست تۆشێکێکی لە خەڵک تەماندووەکان دڵنیام کە داهاتوو ئیتر خۆمێژوو دوایی ئەگەر تۆ کارەکەت بکەیت چاکیا خراپ ئەبێتە مێژوو ئەوەی ئێمەش جوانەکانە ئەبێتە مێژوو ئێمە لەگەر ڕامیدیە هەم بەم دیکۆرە کلتوری سادەی کە ئەیبینی هەم بەوەی کە ئێمە ڕێزکێک ماشکان پێشتر پێیان وا بوو ڕادیۆ تەلەڤیزۆن تەنها ئەبێ بەرهەمی خواپیاوەکان لێبا خواپیاوەکان چییە؟ ئەو کەسانن کە ئیمکانەتیان هەیە پارێکی زۆر خراوەتە بەردەستیان هەبوو دوو دەفتەر سێ دەفتەر دۆلاریان بۆ سەر بەکرد بۆ کلیپێ ئیتر ئەمە گوایە بێ هەر لە تەلەڤیزۆن و لە کەناڵەکان هەر ئەمانە لێبری ئەی باش ئەگەر کەسێک ئیمکانەتی نەبوو کلیپکە ئەگەر کەسێک ئیمکانەتی نەبوو بەرهەمێ بڵاوکاتەوە یعنی ئەم کەسەی تر ئەبێ کاگە ڕزاجان ئەوە دانیشەوە سێری ئەو جەماعەتە بکە کە فەرشی سووریان بۆ داخرا لەگەر ڕێزم بۆ هەمووانی ئەوروپا لە ئەوروپاوان هێنانەوە کلیپیان بۆ کردن و پارێکی خەیاڵیان بۆ سەر بکردن هونەرمەندە بەژمەینەتە هەژارەکەش و نەیتوانێشتی بڵاو بێتەوە ئێستا ئەمە کراوە بە مینبەرێک کردومانە بە کەناڵێک بۆی کە هەموو هونەرمەندانە تیا بەشدار بن هەموو هونەرمەندەکان بەسەرەکەنەوە میلیەکان شێوازی دانیشتنەکەمان
بەرنامێکمان ناوی چایخانەی گەڕیانە بەڕاستی چاتێکری و دانشین و قسەی خۆش ینی ئەو کلتورە ماشکانی لا ئەو سروشتێ بێ ئەو سروشتێکە بجناوت باسێکی دیارە پەیوەندێکمان لەگەڵ کاکە ڕێباز مادوونەناس چاوی ماچەکەم پەیوەندەکە چێ بێ لەگەڵمان بێ کاکە ڕێبازیان شێخ ڕەنگە کاک شێخ سڵاو لێ بێ دەنگی سڵاو لێ بێ کاکە شێخ ڕەنجیان خۆشەویستی گەڕیان میدیا و هاوڕێی هەمیشەی هەموو بەرنامەکانمان قوربانی تۆ سڵاو لە خۆت و لە بەرنامەکەت و سڵاو لەو میوانەتانانە یا ڕەبی دەستان ساخ بێت و تەکەوتوو بن. سپاس بۆ کاکە شێغڕاند لە بنەماڵەی سۆفی کەریمی ڕەسەنی کوردەواری و ڕەسەنی شاری سلێمانی کوڕی پیاوێکی هونەرمەند و هونەردۆست سڵاو بۆ تۆش. من ئەوە یەکسر بڵێم حەفلەکەی نەورۆز دەست خۆش بۆ حەفلەیە ئەمە یەکسر بڵێم کە مامەزەزا من یەکس دایمە هەموو شتێکم وتووە ڕادی گەڕیان لە شێبێ ئەوەندەش لێ مەوجودە یاخوا بەخێر بێ بینیمی لە فستیڤاڵی نەورۆز بەخێر بێ تۆ یەکێکی لە خێزانی گەڕیان میدیا باوەڕەکەن لە خۆشیەوە یانیێ ڕۆژە وا خۆم گۆڕی بووتم وەڵڵاهی باوکە نەچم بۆ لەگەڵ ڕادی گەرانە ئیتر ئەوەی تیان بەخوا حەزەکانی تر وەلا ناوەتە بە مامەزەزا لێ بێ جەماعەتیەوان لێ بن یا لە زیاتر ببێ ماڵ جمهورێکی زۆریشی لێ بوو سپاس بەخوا زۆریشی لێ مافەڵان لێوێ من دەستخۆشی لە تۆکەم ئەبێ هەموو کوردستان شانازی بە تۆ کاکە ئەوە حەفلەیەکی وا گەورە و خۆش سازی بۆ ئێمەوە و دڵخۆشکردنی ئێمە خۆشکردنی ئێوەشە. زۆر سپاس کاکە شێخ ڕەنجیان سپاس دەکەم هیوای کاتێکی خۆشە بۆ خوازم چاوەکانە ماچەکەم دیارە ئەرچی ئێمەیە من ئێستا باسیۆم کە لە پێشی بەرنامەکەیە ئێمە توانیمان ئەو جەماوەرە زۆرە کۆ بکەینەوە لە کاتێکە خەڵک زۆر بێ هیوایە دنیا نەگەر ئێرە ناوچەکە هەمووی جیهان لە لێواری جەنگێکی زۆر زۆر ترسناکەیە ئێمە ئەم جەماعەتەی کە لە چواردۆری منن ئەو برادرە خۆبەخشانەم هونەرمەندە خۆبەخشانە هەمویان برادێک ڕۆژە کۆمنتێکی بۆ نووسی بن ئەڵێ ئێوەم بە هونەرمەندەکانی ناو کەشتەکەی تایتانی گێتە بەرچاو لە کاتێکە کەشتەکە خەریب و نغرۆ بوو ئێتە تەواو نقمە بوو خۆ هەمویان مردن بەڵامەتی ئەوان تا ئاخر نەفەسیش تا پێش مردنەکە هەر بە مۆسیقا بۆی خەڵک ورەی نەڕۆخێنی پێش مردنەکە شەر دڵی خۆش بێ ئێمە وتی ئێوەم بەو گروپێتە بەرچاو یعنی دنیا تروسکایەتیان نەماوە دنیا تاریچیە دنیا نەهامەتیە سەیری بزانە چێ دڵی خۆشە هەموو خەڵک جیرفانی بەتاڵ بێموچە بێحاڵ بێوەزە لە لێواری شەڕە ئەم هەموو ململانەی لە ناو خۆمانە هەیە ماڵی کوردەوە بوو بازا پارچەوە ئێمە بەڵام ئێمە ئەرچی ئەمە ئەوەیە ڕۆژە لە ڕۆژان ئەما گەر بمێنێتەوە ئەم بەرهەمانەمان لە سۆسیال میدیا لە ئەرشیفە بۆ نەوەکانی دوای خۆمان کەسانێکە بن کە بزانن ڕۆژێک لە ڕۆژان هونەرمەندەکان هەڵوێستیان هەبووە هونەرەکەیان نەفرۆشتوێنی هونەرەکەیان هەر پێشکەش کردوە بەخشیویانە لە پێناوی ئەوەی کە هونەر نەفۆتێ مامۆستاجیان ئەوە ئەرچێمێ بەس مامۆستا حەمید خۆی وەزام لە سەدان چالاکی خۆبەخشا کاگالان ئەمە کاکە ڕەزا دووەم جارە لەگەڵ ئێمە و ئەم کارمەندە خۆبەخشایی لێرن کاگڕێباز کاگوران هەموو کارمەندەکان کاگالان و کاگامانج و شەو ڕۆژ کارەکەن مامۆستا حەمید بەخوا بێ پاداش بێ موچە لە پێناوی بەڕاستی دڵخۆشکردنی خەڵکە ئازاد قەرەداغی هونەرمەند لە شاری هەولێرەوە هونەرمەندی دێرینی ئەم نەتەوەیە کە چەند ساڵێک لە ڕۆژهەڵات تەنان لە خزمەتی مابلێشە ئەو زۆر ئیشی کردووە لە شارە جوانەکەی مەهاباد و ئێستا لە هەولێرە ئەڵە سڵاو ڕێز بە هەمووتان من چاوی ماچەکەم ئامانج کەمال ئالان سلێمانی لە سڵاو و ڕێزی بەپیانم بۆ ئێوە و بەڕێبەرانی بەڕێزی کەناڵی گەڕامیدیا هیوای سەرکەوتنتان بۆ خۆسم لە کۆتاییدا پێشنیاری داوەتکردنی هونەرمەندی بەڕێز سعدوڵای نەسیریەکەم وەڵڵاهی من تەمە ناکەم خۆم تامەزرۆی ئەوەم کە لەگە سعدوڵای نەسیری لە نزیکەوە دانیشم ئەو پیاوە هونەرمەندە ژەنیاری سازی شەمامەسا مەقامزانێکی زۆر دەنگخۆشە ئەویش ئەڵڵاوەستی خوێنێ بە شێوازی خۆیان بەڕاستی من هەموو جارێک کزە لە جەرگمەکە جون بێ بەونەم حەزە دەنگێتی خۆزگا تەمە ناکەین سعدوڵای نەسیریش ببینین لە ناو ستۆدیۆکانی گەڕیان میدیایە مامۆستا جان هەز ڕوونکردەوە کێ بچینە لای بەرهەمێکتر یا کاکە ڕزاگەر هەشتێک شێ بە لە قسەکانی من بۆ جەماوەکردنەوەی هەر بەڕێزت باسی ئەوەی میوزیکی شەقامەت کرد هەڵبەتە دەست خۆش بێگومان ساڵی 2012 ئێمە
11 وابزانام بەڵێ یانزە بوو لە باخچەی نالیەوە دەستمان لە پێ باخچەی و لە ئەمەی بەردەم چاخانەکەی خۆت بەردەمی چاخانی مەڵکەدی چاخانی ماڵکەی لێرەش یادی حەسەن زیرەک بێگومان ئەمانەمان لە شەقام کردووە بەڵام بە شێوە ڕسمیەکەی دەستی جەنابەت خۆش بێ ئەم هونەری سەر شەقامە لە تەواوی وڵاتان هەیە یعنی ئێمەش کە شارەکەمان ڕۆشنبیری بێ بەڕێی هەمومان یعنی بەڕێی هەموو میلەت ڕۆشنبیری مۆزیک بەشێکی گەورەی ڕۆشنبیریە کەوابوو دەبێ هەبێ بۆی گەشتیارەکان ڕووبکەنە ئەم مامۆستاکارەسەر لەوەی ڕۆژێک بانگیان کرد دەموتیان دوو هونەرمەندی ڕۆژهەڵاتی هاتە بوون مۆسیقای سەرشەقامیان پێشکەشەکرد مەفرەزەیەک هاتم ڕێکباری کردبوون گرتبوونی من تەداخۆلم کرد کاتم ئەمنیوتم بە چه حەقێکیان گرتی قەرەباڵخی کۆبووتەوە وتم لە هەموو دنیاە وتم باسی وڵاتانی ئەوروپا ناکەم چکە ئێمە بە 1000 ساڵی نابین بە ئەوروپا من باسی ڕۆژهەڵاتەکەم کە بەتەنیشتمانەوە باسی تورکیاکەم باسی ئەردەنەکەم ئەوانیکەم بینی و باسی لوبنانەکەم هەموو مۆسیقای سەرشەقام نامە شوێنەیە چۆن نەیانگرن بەخوا خۆم چوون بەرمان ئەنی بەڕاستی کارەساتە ینی چۆن نەبێ ئەم پایتەختی ڕۆشنبیری ینی ماوەیەک ئەوەشان قەدەغا کرد من چەند جار من تووشی ئەو بووم کە تەداخل بکەم بە حکمی پەیوەندەکانی خۆم و ڕەفاقەتی هەن دێ و بەرپرسانە کە ئەوشتەمان هەڵ کرد ینی بەڕاستی ئەبێ ڕێگری لەوە نەکرێت دەستی تۆ خۆش بێت کە ئێستا کە لە بەدێک سەرا جاری وایە زۆر کار لێ مۆسیقای سەرشەقامیە بینیوە لە چەمچەماڵ لەم شوێنانە لە ناوەڕاستی بازارێکە ئەمە دڵی خەڵک ئارامەکەیتەوە ئەبێ هەمومان دەستخۆشی لێ بکەین قوربانە بم وەڵاهی هیوادارم بتوانین خزمەت بێڵن خزمەت بکەین ئەمە مهمە ئەخ بەچی بێڵن تۆ پرۆژەی حکومەت بوو کە ئێستا حکومەت وەبزان خۆی لێ دزیوێتەوە نی ئەوە چیە بێ بودجەیەکی زۆرەکەین بۆ تەرخان کە هەر بۆ هاتو چۆکەت و بۆی کە بەس ئەمریکای جیاز و ئامێرەکان دابین کردایە هیچ ترم نەدەویست باش ئەوە گریمان حکومەت لە وڵاتانە حکومەت ئەم ئیشە ناکە ئەی کوا سەرمایه‌دارەکان بۆ خاتری خوا ئەی باشە ئێوە سەرمایەتان لەسەر خوێن و ئێسک و پوروستی ئێمە کۆ کردێتەوە ئەی باشە تۆ سەرمایه‌داری چه وڵاتێکی ئەڵێ سەرمایه‌دارم لە کوردستان ئێ باشە ئەگە کوردستان لە وڵاتان ناسنامەی گەلەکان بە چیە بە سینەمایە مەسەلەن وڵاتێکی وەکو ئەمریکا بە هۆلیودەوە نازێ بە فلیمەوە نازێ وڵاتێکی وەکو فەڕەنسا بە کفەیکەرەوە نازێ وڵاتێکی وەکو ئیتالیا یا ئەڵمانیا بە مۆزارت و باخ و بەتۆبنەوە نازنێنی بەوە بە دنیا ناسانراوە باشە سەرمایه‌دارەکانیەوە لە کوێن بۆ دامی هونەر ناکەن لەبەر چی باشە با حکومەت هیچ نابێ سەرمایه‌دارێ وەڵام من ئێستا بڕیارمدا ئەوەشم ناوێت ئەو شتێکە پێویستەکانی ئامێرەک دەنگیەکان و لایڤی کات ئێستا لەم جێگە جوانەی جەنابەت پێویستیت بە کەس هاوکارت بێ هەرە بێ هاوکارێکە دەبێت ئەگە هاوکار نەبێ ئایا توانی ناکرێت ئێکا کە من دەبێت یەک جیازم لەگەڵدانە یەکێک لایڤی فەیسبوک یەکێک هەر ئاگای لە من بێ کەسێک خوا نەخواسە شەقامەی تر خۆ چاوی خەڵک ماجەکەم خوا نەخواسە کەسێکی ئەقڵ کەم بێت مەسەلەن خوا نەخواسە تووشی کێشەیەک ماکات سایزەرەکەم فرەدا سوزانم کێشەیەکم بەداخەوە هیوادارم جوێیان لێ بێت و بەڵام خۆشویان لێ بەڵام لە ئاسیەمە ئەوەی مشکلێ هابیست ئێمە بە مۆسیقا دڵی شعارێکی جوانت هەیە بە حەیران هێماڵین بە حەیران تا حەدای قەیرانێک هەر چەند ساڵە و دروشمە ئێمە دامانێنا هەرواشمان کردووە هەمە دروشمی خۆم بووە بە حەیران چەند ساڵە تا حەدای هەموو قەیرانەکانمان کرد فعلەن دەستی خۆش بێت دەستی تۆ خۆش بێت ئێستا بێنە سەر
ببری سایرنوت کن شاخن سیوی پارجینی باخن روی وامنی باجیش امنی کشت و بدخن روی وامنی باجیش امنی کشت و بدخن كروانا وهي كروانا كروان روي بابي باكي سنخوش على قلياري تشوار شمبي ودتشي متاكي دوس قرتين مويا خوشايا بوغم جيني وغمناكي غريبي وغمنا خۆش بێ شكشتان بي دەست خۆش بێ دەستان خۆش بە مامەستا حەمیدجان من نازانم ڕۆژانە شتێکم هیچ تۆ دەستکەوتووە کاک ڕەزا لە پێیجی لەیلاخەوە دەرمێنەوە پێم وابێ گۆرانەکانی لەیلاخ مەقامێکی زۆر حەزینەڵی بەس نازانم ئەوە چێ مامەستا سەبیرم ناکرێتەوە مەقامێکی زۆر زۆر حەزینەڵێ پێم وابێ خورشیدی بێ لوڕیە شتێکم گوێ لێ بۆ بەدەنگی کاکە ڕەزا بەڕاستی زۆر خۆش ئەی خوێنێت لوريكا لوڕێکەیە بالي بالي لوڕێکە ئەخوێنی نستا بەیەکەوە خۆشەویستانم ئەم بەنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکرێ لە گەڕیان میدیا لێ کاتە ڕاستەوخۆ لە سێ شوێن ئێستا ئەم بەنامەیە لایف ئەڕوات لە میکس میدیا لە کەناڵی گەڕیان ئێزی لە تەلەڤیزۆنی گەڕیان ئێستا ڕاستەوخۆ بەنامەیە بینن و هەروە لەسەر شەپۆلی FM 94.1 ڕادیۆی گەڕیان ئەمان بیستن ڕاستەوخۆ ئەتوانن گوێ لەم گەڕانیانە لەم دەنگە خۆشە بگرن ئەم بەنامە ببیستن هاوکات لە پیجی گەڕیان میدیا لە سوۆشیال میدیا لە پیجی گەڕیان میدیا لە فەیسبوک و کۆمنتەکانتان نەخینە سەر چاومان هەست پێشنیارێکتان نەبێتوانن پێمان بڵێن و ئەتوانن پەیوەندیشکن بە بەرنامەکەەوە هەست پیرۆزبایەکتان هەیە بۆ نەورۆز یا بۆ پرسیارێکتان هەیە بۆ میوانە ئەزوو خۆشەویستەکانم هەر سێ ژمارە مۆبایلی گەڕیان میدیا دانراوە پێتان ڕاگەێنم بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز ئێمە بەردەوامین بەرنامەی هونەریمان هەر هەیە بەرنامەی پێشبڕچێمان هەیە بە هەندێک بەرنامەی تایبەتمان هەیە کەەوە خزمەت بە هەژارانەکات ئەتوانین لەو مانگە پیرۆزای لە خزمەتان نبین و بەرنامەی عیرفانیمان هەیە هونەری عیرفانی لە پێناوی مسلمانان و ڕۆژوانانی خۆشەویستە بەرنامەی زۆر جوانتان پێشکەشەکەی لە خزمەتان نبین دیارە باوکاری جارێکتر لەم کۆمەڵی هونەرمەندی مادونەناسی خۆبەخش و کۆمەڵی کارمەندی خۆبەخش لە گەڕان میدیا مامۆستا عەزیز باسی هونەری سەر شەقامی دەست پێ ناکەیتەوە خەریکە ناومێ دەبم کەواڵی بەردەوامە من بەردەوامەبی ئەبێ بە هەمومان هەوڵ بین سپۆنسەرێکت بۆ پیا بکەین غێری حکومەت چکە حکومەت ڕەنگە ئیشی بە هونەر نەبێ من وای بۆ چمێنی لەوا چێ سپادێکی تیانە بێ هونەر بۆ حکومەت واللهی من سپاسی هەموو کەس دەکەم یعنی هەندێک جار ناڵێن بێمنەتی ناکەین بەڵام بەخواوەشیش نەبوو هاوکاری بووبوون ئەگەر مناگەم لێ هاوکاریەکەش چۆن بۆ بەڵام هیوادارین ئەین لە پێناوی بەردەوامی هونەرە من یەکشت ئەڵام کاکە جەزای بەرز و بەڕێز ئەو و بابەتەی من میوزیکی سەر شەقامە من حەز ناکەم هیچ جۆرە ڕیکلامێک لە پشتمەوە بێت یعنی ڕیکلامی سپۆنسەری خەڵک یعنی چونکە بەڕاستی شەقامە ناکرێ مەکیاژی هەموو کەسێکە ناکرێ یعنی ئێمە من نەهاتووم یەکەم لە شەقامە پارەم دەستکەوێت من هاتووم ئەم هونەری کە پێمە هەرچەندە ئاسایی ئەگەر من خەڵکێکیش بۆ منە پاری بۆ مندانایە بەڵام من وەکو خۆم قبولم نەکردووە یعنی لەخوا بەزابێ پێویستیم بەو پارەی شەقامەنیە تەنیا من ئەمەوێت هونەرەکە پێشکەش بە میلەتی خۆم بکەم ئەو هونەرەی کە پێمە خەڵکێ لە پارەیە دەوڵەمەنە پارە دەبەخشێ من لە هونەرە دەوڵەمەند هونەرە بەخش مامۆستا عیب نییە چکە من لە یەک جار سەفەری ئەوروپام کردووە لە ئەڵمانیا بینیمە گروپێکی ئۆرکسترایی لەسەر جادە نازم چەند عازە بوون ئاسایی خەڵک هینی بۆ دانان ینی مەسەن پاداشتی بۆ دانان بەخشیشەکە دایانی زۆر ئاسایی بوو بەلایەنە مۆسیقای بە شەرتی سەمفۆنیشیان پێشکەشەکە لەسەر ئەو شەقامە و تۆش یەکجار مۆسیقای سەر شەقامە بردە ئەرمینیا پێما بە یا ئەزەربایجان لە ئەرمینیا بووم من سەرەتا ئەوەت بینیوە خۆ تۆ خۆ زۆر ئاسایی لە وڵاتە زۆر تەبیعیە ئەگەر مەبەستمەوە ئەگە کرێشت بۆ دانێن ئاسایی یعنی شتێک
بەخشیەک بەڵام من بەڕاستی حەزم لە نێوەشم بۆ دانێن زۆر سپاسی میلەتەکەم کاک ڕەزاجان ئێوە لە ڕۆژهەڵات زیاتر لە بەرنامەی تیڤە یا تۆ لە بەشداری ئاهەنگ و زەماوەنەکانی شەکەیت بۆ بژێوی ژیانی خۆت بە هونەرەکە وەڵام من بەس ئەوە کە یا کاری هونەری مامۆستا حەمد ئەزانی ئیشی سڵفێژەکەم ینی دەوامم هەیە لە سڵفێژ و موسیقایە ینی وانەڵی تۆ بینیمە خۆشم بەڵێ ماشەڵایانی خوێندکاری هەیە ئەم پەروەردەی دەنگەکانی ئەمان لای ئەوان لە ڕۆژهەڵات ئەوەی باشە تەنانەت ینی نەخۆلی یا بڵێ ئەکادیمی هەیە بۆ پەروەردەکردنی دەڵێ وایە ینی ئەوە زۆر زۆر گرنگە گە تۆ بچیتە ئەو خولەوە دواتر کەیتە دەرەوەبی بە گۆرانی بێشی ئەوەنە سەرکەوت و قوڕگت بە تەواوی مۆسیقیە بێت زۆر زۆر بەڕاستی من دەستخۆشیدان دەکەم بینیم لە سوۆشیال میدیا کاکە ڕەزان بینیوە کە خولی زۆر باشەکاتەوە یا خۆ سەرکەوتوبی لە خزمەتدانی قوربان ئێمەش وەڵا بە ناوی کوردەکانی ڕۆژهەڵات ینی هەمومان برادەرین ینی براین بەڕاستی لە ڕۆژهەڵات هونەرمەندانی چی زۆر بەتوانە هەیە ینی واقعەن هونەرەکەیان هونەرە بەڵام مەجالیان نییە یعنی ئەبێ مەجالێ بێ پشتیبانیان بێ پشتگیری بکرێن بەداخەوە ئەو مەجالە ڕووی نەداوە تا ئیستا بۆ هونەرمەندانە کە بتوانن خزمەتی فەرهەنگ و هونەر و کەلتوری نەتەوەکەیان بکەن هێوادارم لە داهاتووە بتوانین بێشتر یعنی بڕوان پێ بکە من بە ناوی کەسی وەک خۆم کاتی کە دێم بۆ بەرنامەکردن زۆر بۆم سەختە بەڕاستی ینی هەتا ئاسانکاریمان بوو ناکری کە لە سنوورەکە دینێ ئەملاوە دێن بۆ باشوور ئاسانکاریمان بکەن هەر بە ئاسانی بێن ئەوە گیر و گرفتمان هەیە مژدەیەکت بمێ مژدەیەکت بمێ کە ئاسانکاریە کراوە کۆمەڵی هونەری میلی کوردستان لەبەری کۆمەڵەیەکی هونەری گژگیر و هونەرمەندانی هەموو کوردستانە دیارە بە هەمانجی لەگەڵ کۆنسوڵەتی یاران لە سلێمانی بە سوپاسەوە ئێمە لقی کۆمەڵی هونەری میلی کوردستانی ڕۆژهەڵات دەکەینەوە بەم نزیکانە کاک ئارام بالچی لە مەریوان لەبەر نزیکترین سنوورە لە ئێمەوە لە ئێستاە بە سەورێکی کۆمەڵی هونەری میلی کوردستانی ڕۆژهەڵات دیاری کراوە هەمووتان پێناسی کۆمەڵی هونەری میلی وەرەگرن ئەو کاتە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ ڕۆژهەڵاتیش قسە ئاکەین و لەگەڵ ئێرەش قسە ئاکەین کە ئێوە تەنها بتوانن بە پێناسەکەی ئێمە بۆ کاتی بەرنامە دەستان خۆش بێ وەڵا ئەوە شامل لەناو بەرنامەیەم کاگەران باچی پەیوەندی پێوە کردم داوای لێبوردنەکەم لە بەوەتساب نەمتوانی وڵین بە مۆچکۆ داخلی بەرنامە بووبم هونەرمەند ئارامبارچی گەنجێکی خۆشەویستە کامو ساڵێ فستیڤالی نەورۆز دەستە ئەرچی خۆی لە ناو کوردستانی ڕۆژهەڵاتە ڕێگەخا بەگەوری وڵا دەست خۆشی لەدانە ئەمە واقعەن ئیشێکی زۆر بە نرخە بۆ ئێمەش زۆر باشە وڵایی ئەوە من سوپاسی جارێڵێم ینی سوپاسی بەشی ڕۆشنبیری قۆنسڵەتی ئێرانی شەکەم لە سلێمانی کە ئەوان لەگەڵمان دەستخۆشیانەکەین هەمانجەکەن و هاوکارمانە بن بۆ پرۆژە ئێمەش دەستخۆشیان لێکین سپاس بۆ تۆ و سوپاسێکتر ماوە کە لێرە باسی بکەم بەڕاستی کە لێرە لە ناو ڕادەی گەڕیان هەتا بماوەی 6 مانگیش بەرنامێکمان هەبوو مامۆستا عەبدۆ پێشکەشی کرد بە ناوی گەڕیان ڕۆژاوا و ئێستا حالێنەوە تەقریبان 3 مانگێ بە بەرنامێکمانەیە خات و حەمی دەستنەی پێشکەشەکە ناوی گەڕیان ڕۆژهەڵاتە ینی ئێمە هەرچەنە گوناحمانەگە بڵێن کوردستانی ڕۆژهەڵات و ڕۆژاوە باش بەڵام مهمەوەی گەڕیان ڕۆژهەڵات هەیە لێرە بەرنامەیە کە هەموو ڕۆژانی پێنجشەمە پێشکەشەکرێ و هونەرمەندانی ڕۆژهەڵات خۆیان پێشکەشەکەن بە زمانی خۆتان بە زمانی سنەیی بە زمانی ئیشەڵڵا کە سەرکەوتوو بن سپاس بچینە لای ڕێک وەڵێ لە خزمەتەوە تۆنەکەی زەن تۆنەکەی چییە؟ أريازي سيتو
تو گشتم هونه به هونه سی تو گشتم هونه به هونه ای گل نرگس یا گل پونه ای گل نرگس یا گل پونه کوشر سینم 15 قرانی کوشر سینم 15 قرانی غزن برفی دار کار همدانی یاره بالا برز هی بالا برزای نره بالا برز هی بالا برزای نر تو های نهون هل هل و لرزای نر تو های نهون هل هل و لرزای من هونه بم هونه سی تو گشتم هونه بم هونه ای گل نرگس یا گل پونه ای گل نرگس یا گل پونه یاره بالا برز هی بالا برزای نره بالا برز هی بالا برزای نر توی های نهون هل هل و لرزای نر توی های نهون هل هل و لرزای کوشر سینم 15 قرانی کوشر سینم 15 قرانی غزل قلفی دار کار همدانی یاره بالا برز هی بالا برزای نر توی های نمون هل هل و لرزای نر توی های نمون هل هل و لرزان والله دوس ديرم كوكب الزرينه كوكب الزرينه والله دوس ديرم كوكب الزرينه كوكب الزرينه سومتشم وتيران شتران بالسينه شتران بالسينه گوش ورا بارم بکم گوشت شان بیل شانم درد لگیانم آی درد لگیانم هناري قات يسوى لا يدوس ويها ناري قات يسوى لا يدوس ويشم بخوامي هروا بوسا ويشم بخوامي هروا بوسا كشك الله شيرازي هي بوا بوا كشك الله شيرازي هي بوا بوا هرچی جوان خاصه حال خور موا هرچی جوان خاصه
هەر کەس مزگانی دوو سەرڕام بەواری وەی هەر کەس مزگانی دوو سەرڕام بەواری ئەی ئیجازە دیری چاوم دەرەواری وەی ئیجازە دیری چاوم دەرەواری کەشکڵە شیرازی ناو یاقەی وەوازت کەشکڵە شیرازی ناو یاقەی وەوازت بایدە سلێمانی بامە پیش وەوازت لە ڕادیۆ گەڕیان بامە پیش وەوازت رادیۆ گەڕیانە و مەڵ هۆنەرمەوەندان رادیۆ گەڕیانە و مەڵ هۆنەرمەوەندان یاخودایە بمینی دایەمە ڕەوەوان یاخودا بمینی دایەمە ڕەوەوان کەشکڵە شیرازی هەی باوە باوەوە کەشکڵە شیرازی هەی باوە باوەوە هەرچی جوان خاسە یا لە خوێڕمەوەوە هەرچی جوان خاسە ها لە خوڕمەوە دەمە خۆش بێ سپاس بۆ بەسەرکردنەوەکانە بۆ ڕادەی گەڕیان جاوای مشکلێ مامەسا برادرێکمان هەبوو من لێرە ڕێز و خۆشەویستی دنیا نێرم بۆ سەرکردەی کورد کە ڕۆژە ڕۆژان ئەو پێشمەگەیەکی زۆر مادونەناز بووە ملاز عومەر کە پیاوێکی پاک و خاچی و پێشمەگەیەکی سادە بووە بوو بە لیوا شەڕیان و ملازم عومەر ئەنجا برادەی تمانەی عریف بەکر هەر زۆر زۆر خۆشمێ ئەویش ئێستا پێما بێ عەمیدار پێڵن عریف بەکر ئێمەش ئێستا بووین بە تەلەڤیزیۆن سۆشیال میدیا تازە هەر بە ڕادیۆ گەڕیان بەناوبانگین لە هەموو سۆشیال میدیا لە هەر شوێنەگەڵێن ڕادیۆ گەڕیان کەس باوەڕ ناکاتەوە هەڵ لە ڕادیۆ گەڕیان سپاس بۆ وشە جوانەکانە بۆ ڕادیۆ گەڕیان مامەستا ئەخنا من پێم خۆشە ناڵێم هەر بە ڕادیۆ گەڕیان بەناوبانگە خۆمان ئێستا من پێناسەمان دروست کردووە کاک ڕەزاجان شوناسمان دروست کردەوە بۆ کارمەندەکانمان نەمان نووسیوە تەلەڤیزیۆنی گەڕیان یا ئەنووساوە پێما بێ ئالانەگە پێت بێنووساوە ڕادیۆی گەڕیان ئەحمەد خۆشناوەتی زۆر زۆر خۆشەویستمانە بەڕێوەبەری پەیجەکانمانە لە هەولێرەوەتی پاشە خۆرساویەکان نووساوە ڕادیۆی گەڕیان وتمان کاکە گیان بەخوا ببین بە سەتەلایتی تازە ببین بە سەتەلایتی شڵین ڕادیۆی خۆشەویستێکەوە چۆتە لای خەڵک تازە بەم شێوەیە ناسرا مامەستا حەمیدجان ویستم مێشتی تر بە بیسەران و بینەران بڵێم بۆ مامەستا حەمید و کاگەلانیشی باس بکەم لەو سنووری ئەمان سێ چوار ڕزای دەنگخۆشەیە ڕزای نەزەریشەیە من زۆر زۆر ڕێزمەیە بۆی زۆر دەنگی خۆشە ڕزای فەرەجیشە لەوێ و پێم وا بێ ڕزایەکی تریشەیە ئێستاگە بیرم چوە ئەو هیچ ڕزای سەقایی هەبوو کاتی خۆی ئەوە خاوەنی گۆرانی تێفان ئەستاز بوو بەڕاستی تو ئەو تفەنگەی ناتوانانی تۆزێک هەر لەگە کەمانچگەی مام بە ساحەمید پێشمەکەی نەچوون کابێتونەکەی جیبەجی بکەین و تۆزێک ناتوانێ بیڵی نەوەڵی شەڵا بۆ جارێک چکە بەڕاستی هیچێکە لە هەرەمی لۆدیە ڕەسانەکانی ئێمە لێرە لەم دەبەرە کە جۆمە لە گۆرایی لوڕی بۆ کاتی خۆی پێی ئاشنا بووین لە ڕێی ڕادیۆ کرماشانەوە کە گوێویست تێبووین جۆمە لە دەنگی ڕزای سەقایی بووە بەڕاستی وە کەسێکی تر هەیە ئەوی فەرەج ئەلیپۆڕ مامۆستا فەرەج ئەلیپۆڕ ئەو بووە بەڵێ زۆر بەناوبانگە لە گۆرانی گۆرانی مەچوو ئەڵێ مەچوو کرماشانیە ئیشەکە لە دەنگخۆشە هەرە دەنگخۆشە قەدیمەکان بێجگە لە براکەی ئیسماعیل سابووری ژۆش فەیروزی سابووری هەبووە بەڵام کەسێکی تری زۆر زۆر دەنگخۆشەیە کاگوران تۆش بۆ ناردەم بەڕاستی ئەوە شار ئەوە هیچ ئەوە کرماشانیە بەڵێ ئەو قەدیمەکان تۆ گۆرانی خۆش بوو حشمەت لوڕنەژات ئای بابڕە بەڵێ بابەجان حشمەتی لوڕنەژات بەڵێ حشمەتی یعنی یەک گۆرانی هەیە من کە من بەڕاستی تەنانەت لە پەیجەکەی خۆم بڵاوم گرنووسیمە گە بتانێ ئارام بنەوە مەسەلەن لە ڕووی دەرونیەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە گوێیەکی لێ بگرن مامەسا
نەخۆشبی گۆرانیشی هەیە باوەڕم ببن نەخۆش چاکاتەوە ئەیتر نازانم ئێستا کاک هەسامی کوڕیشی هێزامی کوڕشی بەڵێ، زۆرم بەڵێ. پێخۆش بوو کلیپێکیان بۆ بەڵێ ئەو گۆرانی بابی تازە هونەرمەندێکی بەتوانایە ئەو گۆرانی بەڕاستی. کامەیە کاک تۆ چی وەڵا نازانم لەبیر نییە گۆرانێکی نەماوە کە زۆر لەبیرم پێی بەڕاستی. نابانە نازانم کام گۆرانی. با بزانم مەچوویکی پێوەیە بەهەرحاڵ ئێمە سوپاسی تو ئەکەین کە ئەمڕۆ لەم بەرنامەیە ئامادە بوو ئێمە تەنها یەک دیاری ئەخیری بەرنامەمان ماوەگە پێشکەشمان بکەی لای خۆمەوە لوڕێک بێت لۆڕی بێت لوڕێک بێت نەوەڵا نە لۆڕی با خۆی با بەدڵی خۆی ئەبێ ئەزانی چیە حەزم بەدڵی خۆت بێ ئەبێ من یادی بکەم لە هونەرمەندێکی زۆر باسی کە بەتوانا ڕاستەکە ئیسماعیلی باسی باسی ئیسماعیلی مەسقەتی بکەین باشە ئەو باسی گۆرانی چێوی کرد مامەسا بەڕاستی زۆر زۆر خەر تۆنەکە جێبەجێ هەر بێت عینەشم وەڵا لە سێگایە هەر ئەی هەوار ئەوەی چەکەرە بۆ بەوەکەیە هەستێکاکی خۆی خۆ بۆ بۆکە بەڵام هەر ئەو گۆرانیە هەلو گۆرانیکی زۆر زۆر جوانە کە خوالی خۆش بوو ئیسماعیل مەسقەتی بەڕاستی خۆشەویستانی گەڕەمیدیا ئەمڕۆ من زۆر زۆر بەختەوەر بووم کە لەگە حزوری ئەم میوانە خۆشەویستانە کە گەورەیان کە دین ڕادوی گەڕێنیان ئاوادان کردەوە کاک ڕۆژاجیان لە کۆتایی بەرنامەمە سوپاس دەکەم لەگە دیارەکە سوپاسی کاگورانەکەم کە و دیاری بەنرخانەی ئەمڕۆ دێنزی کردمەوە کاکە ڕێباز خۆشەویست کاگالان کاگەلانی مامناسی خۆشەویست مامەسا حەمیدجان سوپاس دەکەم بۆ ئامادەبوونە ئەمە دیاری بەرنمەکەمانە ئەمیش هەری ئەشێکە لە چڵە نێرگزەکانی ئەم نەورۆزەکە ئێمە ڕۆژانە هەم ڕۆژە بەنامی تایبەتمانەیە پێم وایە بێ بۆ دوای ئەمەش بەنامی ترێن هەمە دەکرێت کاکبرانەوە ئەویش هەر بەنامێک تایبەتە بۆ نەورۆز ئەچینە لای دیارە جوانەکەی کاکە ڕەزا ئەگەر ویستانمەوە بە بیستەکان و بینەرانی بڵێن لە خزمەت دانین ئێوە دوای نوتەی خۆتان توان پێشکەشکەن و من لای خۆمەوە سوپاسان دەکەم لەگە دیارەکەی وەڵی مەیش هەر ڕێز و سڵاو و سپاسمان هەیە بۆ هەموو بینەران و بیسەرانی ئەم کاناڵە ڕەنگینە ئەم تلڤیزیۆنە ئەم رادیۆوە هەموو شتێک وەڵی دەستان خۆش بێ سپاسان دەکەین خۆشحاڵ بووین بەوە کە بەشداریمان کرد لەگەڵ هونەرمەندی بەتوانە کاک جەزای بەڕێز و کاکالانی خۆشەویست مامۆستا حامدی ژەنیار وەڵا سپاس بۆ هەمووتان مامۆستاجیان کاکە جەزاجیان زۆر زۆر خۆشحاڵ بووین ئەمڕۆ لەگەڵ تۆی بەڕێز لەگەڵ کاکە ئالان ئەو ستافە بەڕێزەی گەڕیان میدیا بەڕاستی من زۆر بەوە خۆشحاڵ بووم کەوتت هونەرەکەی تۆ لە پەیجەکەمەوە زۆر جار ئێوە ئەرۆڵا ڕۆژانە ئیسفادە لە هونەرەکەی من ئەکەن بۆ خەڵک من ئەو پەیجە ناوم ناوە میوزیکی شەقام واتە هونەری خەڵک ئاوازی کوچە و کۆڵان ئاوازی کوچە و کۆڵانی ئەو ئیمن نییە یو میلەتەیە دەستی تۆ خۆش لەبەرەوە هەموو کەس ئازادە هونەری من بەکاربێنێت گەورەترین خزمەتەکەی دەستخۆشی دێ چای منی کاکە جەزاجیان دواوتەم ئەوەیە من لە شەقامم زۆر کەس پێم ئەڵێ بۆ زۆر جار خەڵکێک بەکارهێنی کە خەڵکەکە لەگەڵ ڕێزمان ڕەنگە لە ڕووی ئەقلەوە ناکەم بێ بەڵام تۆ دڵی خۆشەکە ئەو تێ ناگا تۆ بەڵام من ئەمەوێ یەکەم ئەو کەسێتی بۆ ئەو کەسێتێک جوان بۆ کەسە بەرگژێڕمەوە دوای ئەوە من هونەر ئەەکەم ئەگەر ئەو کەسە هونەرێکی جوان پێشکەشکە قەیچێکە بە تا ڕادێک کاڵفام یعنی کەم کاڵفامەیە ناکامە مهمە ئەو کەسەش مرۆڤ وەکو من وەکو هەمووانی کە لە شەقامەکە من هیوادارم خەڵک بیر بگاتەوە شەقامی هەمومانە زۆرتەوە شەقامی هەموو کەسە جاکە ئەگەری هەموو کەس بێ مهندسێک و شێتێک و هەموویەتی خوانەخواسە هەر کەسێک یعنی هەموو کەسێکە جا لەبەرەوە من بە خۆشحاڵی و ئەڵێم من بۆ هەموو کەس بەڵام لە خزمەت هونەر یاخوا بمێنی تەمەند درێژ ویشانازی بۆکەین سپاس بۆ مستافی گەڕێمیدیا جارێکی سپاس دەنێرم بۆ سەرۆ کەرێ بکاکەین بۆ هەموو خۆشەویستان لەگەڵ دیارەکەی کاکە ڕەزای کوردەوە پێشکەشە بە سەر و هەریم کاکەی
شانی عزیز باو 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 فارسینە زانم وەزوانە کوردی عزیز باو 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 قەزاد لە گیانم وەزوانە کوردی نازار باو 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 قەزاد لە گیانم بەو باو بەو 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 مەچوورەوە بەو باو بەو 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 مەچوورەوە وەڵە ئەمشەو لە لامان ڕۆژ بێکارەوە ڕۆژ بێکارەوە خۆم کرماشانی عزیز باو 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 دووسم قەسریە خۆم کرماشانی عزیز باو 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 دووسم قەسریە خاتر خەیبیمە عزیز باو 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 تەقسیرم نییە خاتر خەیبیمە باوان باو 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 تەقسیرم نییە بەو باو بەو بەو خانمە خاسەگەم بەو باو بەو بەو خانمە خاسەگەم وەڵە پاو پێڵە و لەبان دیەی ڕاسەگەم دیەی ڕاسەگەم كفتم وشونت عزيز باو 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 وماتشو ماتشو كفتم وشونت عزيز باو 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 وماتشو ماتشو ياخد على تشكاي عزيز باو 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 دير بخويداتشو يا خوا من توقعي نظر باو 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 دير بخويداتشو باو 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 مچوراوا باو 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 مچوراوا والله يمشوا للأمان روج بكاروا روج بكاروا